بەڵێم کاتتان باش ڕێز و سلااو هاوڕێیان ئەمڕۆکە باس لە ئەو بابەتە دەکەین کە ئێستاکە ڕۆژەوی هەموو میدیاکانی جیهان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانی پۆشیوە، ئەویش ڕووداوەکەی سلێمانیە. ئەم ڕووداوە لەگەڵ چێ باز دەکەین؟ لەگەڵ یەکێک لە ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی هەرە شارەزا لەو بوارەوەکە هەردوو لایەنەکان هەموو لایەنەکان زۆر باش دەناسێ و پێم وایە دەتوانێت لەو بارەوە کۆمەکمان بکە بۆ تێگەیشتن لەو دۆخەدا. ئەو چێ ئەویش بلێسە ئیسماعیل حەقیە. کاکە بلێسەم کاتت باش و زۆر بەخێر بێ. زۆر سوپاس بۆ بەشداریت. کاگەوای جام کاتەی تۆش باش، سوپاس بۆ تۆش. سوپاس دەکەم کاکە بلێسە. وا دیارە دەمانەوێت سەرەتا هەتاوەکو زۆربەی زۆری هاوڕێیان کۆ دەبنەوە دەم هەوێ سەرەتا بە بابەتێک بچینە ناو ئەو ڕووداوە. تێگەشتێکی هەری دروست بەڕای جەنابێت بۆ ئەم بابەتە چییە لە ڕەوشێکدا ئێمە دەبینین کە مێدیایی سەر بەخۆمانە سۆسیال مێدیا کۆمەڵێک شت بڵاو دەکاتەوە، بەڵام مێدیای فەرمی حیزبیەکان تەییدی ئەمە ناکەن بە درۆی دەخەنەوە. لێرەدا وەکو میتۆد بۆ ئەوەی بچینە ناو بابەتەکە چ میتۆدێک بەڕای جەنابێت باشترە بۆ خوێندنەوە لە ڕووداوەکەی سلێمانی؟ بەڵێ کاکیوە ڕاستیەکەی ئەم بابەتە بابەتێکی فرە ڕەهەندە، ینی زۆر هەڵەیە ئەگەر ئێمە لە ڕەهەندێکەوە تەماشا بکەین. ئەوبەتە ئەو خوێندنەوانەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کراوە زیاتر تاکڕەهەندە. یعنی ئەگەر ئێمە پێمان وابێت هۆکارەکەی ناوخۆیە هەڵێین، ئەگە پێمان وابێ نێودەوڵەتیە هەڵێین، ئەگە پێمان وابێ هەردووشین ئەوە ڕاستی. ینی یەک هۆکار نییە و یەک مێژوو نییە بۆ ئەم بابەتە و یەک پاڵنەریژ نییە، بەڵکو فرە ڕەهەندە بابەتەکە. وەکوتم هەم هۆکاری ناوخۆیی هەیە هەم هۆکاری دەرەکی هەیە. هۆکارە ناوخۆیەکە کێشەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەوەی کە دامەزراوە، ینی لەو سەردەمەی کە خوالی خۆش و مام جەلال ڕابەرایەتی کردو، هۆکاری ڕابەرایەتی مام جەلال ئەوە بوو کە مام جەلال لە هەمویان زیاتر مێژووی هەیە، لە هەمویان زیاتر پەیوەندی هەیە، لە هەمویان زیاتر توانێت پارە پەیدا بکە، توانێت بەڕێوەبەرێتی بکە و لە هەمووشیان زیاتر هێزی هەیە و دەسەڵاتی هەیە. و ئەم ڕابەرایەتی مام جەلال بەردەوام بوو بە جۆرێک لە ئیدارەی سراعات لە ناویەکێتی. یعنی ئەوانی دیکە لە خوار مام جەلالەوە زۆربیان بەقەدەر یەک هەیان بوو. بۆ نمونە باڵی کۆستەر ڕەسوول هەی بوو، بەقەدەر باڵی بەرهەم ساڵح، باڵی بەرهەم ساڵح بەقەد ئەوی تر هەی بوو، باڵی ڕیفۆرم دروست بوو لە قۆناغێکا کە نەوشیروان مستەفا و کۆمەڵێک ڕابەرایەتیانە کرد، ئەوانیش بە هەمان شێوە. ئەنجا لە ناو ماڵی مام جەلالە کێشەیەک هەبووەژە و کێ ڕابەرایەتی یەکێتی بکات دوای مام جەلال. ئەلبەتە بەشێک لە سەرکردایەتی یەکێتی پێی وابوو کە یەکێتی حزبێکە نابێ بە حزبی بنەماڵە. ئەمە بۆ ئەمە پێویستمان بە خوێندنەوەیکی سوسیۆلۆژیک هەیە ئەسڵەن بۆ حزبی کوردی. یعنی حزبی کوردی درێژکراوەی تەریقەت و عەشیرەتە بۆ خۆی. هەڵێ ئەگەر ئێمە پێمان وابێ یەکێتی نەبوو بە بنەماڵە، من لە سەرەتاشەوە پێم وابوو، مناڵیش بووم پێم وابوو یەکێتی هەر بنەماڵەییە. یعنی مام جەلالیش هەوڵی دا بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بکا بە بنەماڵەیی. لەگەڵ ئەوەش نیم کە هەندێک لە مام جەلال ویستێتی بەرهەم ساڵح یا کێ بکا بە سکرتێریەتی. وانە مثل مام جەلال ئەو کەسانی لێوەی نزیک بوون ئاراسی شێخجەنگی بوو، لە سەردەمێکا لاهور بوو، هەوڵی دا قوبات پەروەردە بکە. هێرۆخان ماوەیەک مەسەلەن لە کۆنگرێسی یەکێتی هێرۆخان زۆرترین دەنگی هێنا. یعنی ئەوە هەمووی بووە بەهۆی ئەوەی کە جۆرێک لە سراعات لە ناو ماڵی مام جەلالە بێ. کێشەکە لەوێ دەستی پێکرد کە مام جەلال لە کاتێکان نەخۆش کەوت کە هیچ کام لە ئەندامانی بنەماڵەکەی ئامادە نەبوون بۆ ئەوەی کە جێگەی بگرنەوە. هێرۆخانیش نەخۆش بوو. هێرۆخان کە نەخۆش بوو ناچار فۆرمولەیەک دۆزرایەوە بۆ ئەوەی کە ئەم حزبە بە شێوەیەکی ماڵباتی بەڕێوە بچێ. ئەویش فۆرمولەی هاوسەرۆکی بە شێوازی یەکێتی. یعنی ئەو هاوسەرۆکی کە ئێمە لە دنیا بینیومانە زیاتر لە تەڤگەری ئاپۆیی هەبووە هێنانە ناو یەکێتیەوە، بەڵام شتێکی زۆر غەریب عەجیب، یعنی دوو پیاو بێن سەرۆکایەتی یەکێتی بکەن. لەو سەردەمەیە ئەوەی من بیرمە بافڵ تاڵەبانی هێزی چەکداری کەوتە بەردەست و لاهور تاڵەبانی لاهور شێخجەنگی پارەی یەکێتی کەوتە بەردەست. و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە جۆرێک لە سراعاتی ناوخۆی دروست بێت
وە لە نهایەتە ئەوەی کە یەکلا بێتەوە کە ئەم حەزب بۆ چێ بێت کۆمەڵێک هەڵەی لاور شێخجەنگی بوو ئەمە یەکلا کردەوە. یەکەمین هەڵەی لاور شێخجەنگی حساب نەکردن بوو بۆ معادلە نێودەوڵەتێکە. یعنی لاور شێخجەنگی درێژکراوەی بزوتنەوەی کوردایەتی بوو بە جۆرێکی غەریب. مەسەن لەلایەکە خۆت بگەێنە بۆ کۆبانی، لەلایەکە خۆت بگەێنە بۆ نازانم کوردی ئێران. ئەوەی من ئاگام لێ بۆ نمونە هەوڵیدا حزبی دیموکراتیەک بگرێتەوە پارەی دانێ، مەسەلەن هەوڵیدا کۆمەڵەکان یەک بگرنەوە، کۆنگرەی بۆ بەستن، باڵەخانەکانی بۆ نوێکردنەوە دوای بۆمبارانکردنەکە زۆر شتی دیکە. ئەمە هەم ئێرانی تووڕە کرد هەم تورکیای تووڕە کرد. یعنی من ئەوە وەکو زانیاری ئەڵێم جارێک لە جارەکان ئێرانەکان بەلاو شێخجەنگیان وتیان تۆ ئەمە بۆکی وتبووی دەی من بیکەم باشترە یا سعودیەکان بیکەن، وتیان ئێمە عیلاقەمانی ئەوانەی کەنیانە بەس گرنگەوە تۆ نیکی، چونکە تۆ لە ناوچەیەکی لە ژێر نفوسی ئەمە دای بێگومان. ینی ئەو کەسی حکمی سلێمانیەکە دراوسەیەکی کە بریتێ لە ئێران. لەم بابەتە ڕەنگە پارتی جیاوازتر بێەوەی کەوترێ جوگرافیا قەدەرە، پارتی لەوەیە بەختی زیاترە، پارتی دراوسەکانی فرەجۆرە، توانێت دراوسی سووریا بێت، توانێت دراوسی تورکیا بێت، توانێت دراوسی ئێرانیش بێت. یاریکردن بۆ پارتی ئاسانترە بۆ یەکێتی وانە ئەوەی کە حکمی سلێمانیەکە بێ لەگەڵ ئێران نێوانی باش بێت. نەتیجە ئێرانەکان توانیان باڵانسی هێز لە ناو یەکێتیان بەلای بافڵ تاڵەبانی نوێ بکەنەوە و کۆمەڵێک ڕووداوی دیکە ڕووی داوە لەم کۆتاییە. ئەویش ڕەهەندە نێودەوڵەتێکە دێمە سەرەوەی کە ڕەهەندە نێودەوڵەتێکە چییە؟ بەر لەوەی بێ سەر ڕەهەندە نێودەوڵەتیەکە دەمەوێت بانگەوازی ئاراستەی هاوڕێیانم بکەم. هاوڕێیان ئەوە لەسەر فێسبووکش ئێستاکە لایف دەکەین، بەڵام وا پێدەسی فێسبووک لایفەکە ڕابگرێت. تکایە ئەوانەی لەسەر فێسبووک تەماشای ئەو بابەتە دەکەن بە زووترین کات وەرنە سەر کەناڵی یوتیوبی هیوا خۆشنەوە. تکاتان لێ دەکەم ئەوە لە ژێری شەوە لە شوێنی کۆمنت بۆتان دەنووسم. فەرمو بەردەوام کە لەسەر ڕەهەندە نێودەوڵەتیەکەی ڕەهەندێکی ئیقلیمی هەیە. ئەمە ڕەهەندێکی ئیقلیمی نێودەوڵەتیشی ئەویش ملبلانی دوای شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێرانە. ینی مانگ و نیوێک لەمەوبەر مانگێک لەمەوبەر تقریبان لاریجانی کە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێرانە هات بۆ بەختە زۆر بەڕوونی هۆشداریدا بە عراقەکان بەوەی کاگەر بێت و سنوورەکانیان پارێزراو نەبێت لە ململانەی داهاتووە ئەوە ئێران خۆی دێتە ناو خاکی عراق واتە لەشکرکێشیەکات. دوای ئەوە قائانی هات بۆ عراق، قائانی لە هاتنەکە بۆ عراق باسی لەوە کرد کە دۆخێکی نوێ لە عراق دێتە پێشەوە، هێزە ئەمریکیەکان بەنیازن ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراق بەجێبێڵن و لە نەتیجەی ئەو بەجێهێشتنەیە ئێرانیەکان بێ ئەو پەڕی ئامادەکاری بکەن بۆی کە عراقی دوای ئەم بەجێهێشتنە عراقی بێ ئەمین بێ بۆ شەڕی ئێران. هەر بۆیە ئەگەر تەمەشا بکەین لە ماوەی ڕابردووە نزیکەی 500 کەس لە هەڵبژاردن دوور خراوەتەوە. عیبادی بەشداری ناکە، سەدر بایکۆتی کردو بە هەمان شێوە. ئەسعەد عەیدانی کە پارێزگاری بەسرە بوو کێشەیەکیان بۆ دروست کردووە کە ئەو سەرۆکی هاوپەیمانەتی تەسمیمە قایمی تەسمیم کە تمۆحی ئەوەی هەبوو بێ بە سەرۆک وەزیرانی داهاتووی عراق کێشەیان بۆ دروست کردووە بە هەمان شێوە پێچێ چانسی باش نەبێت لەم هەڵبژاردنەیە. پارێزگاری کووتیان بە بیانی ئاگر کەوتنەوەیەک دوورخستەوە، لە کەرکووک ڕاکانجبوریان دوورخستەوە، لە مووسڵ کۆمەڵێکی زۆریان دوورخستەوە. ئەمە هەمووی پاکسازی ئێرانە بۆ ئەوەی ساحەکە چۆڵ بێ بۆ شەڕی داهاتوو. ینی من پێم وایە ڕووداوی لالەزار هێرشکردن سەر لالەزار هەم ئەو ڕەهەندەی هەیە کە بافڵ تاڵەبانی ئەوێت ئەم پرسە بۆ یەکجار بۆ تا هەتا یەکلا بکاتەوە کە خۆی حاکمی سلێمانی بێ ئیدی ئەو فرە بەرەیە لە ناو سلێمانیان نەمێنێت، ئەو زۆنی کە پیانە و زۆنی ملەون و ڕەنگا و ڕنگوچی نەمێنێت بێ بە زۆنێکی سەوزی تەواو خۆی بکوش بۆ بەربێ. دوو هەمیان ئەو خواستی ئێرانە کە یەکە گرێتەوە لەگە خواستێکی بافڵ تاڵەبانیە بۆی هیچ هەڕەشەیەک نەمێنێت. ئەوەمان بیر نەچێت لە ماوەی ڕابردووە لاو شێخجەنگی پەیوەست ناوی پەیوەست بوو بە کارکتەرێکی ترەوە کەویش ئەژی ئەمینە. ئەژی ئەمین من پێم وایە ئەگەر دۆخەکە بەم شێوە بڕوە ئامانجی داهاتووی ئێرانە و چەند جارێکیش هەوڵدراوە ئەژی ئەمین بە ئامانج بگری بەڵام سەری نەگرتووە تا ئێستا ڕەنگە هی ئەوە بێت کە ئەمریکەکان زۆر پاڵپشتیان کردووە. ئەڵبەت زۆر داواش کراوە لە پارتی لە شوێنی تێرکە ئەژی ئەمین دەرکرێت لە هەولێر پارتیش بە جۆرێک لە جۆرەکان ئەوەمان پێڵێکە نە ئەو ئەژی ئەمینی هێناوە نە ئەوە توانی دەریکە. واتە ئەوەی کە ئەژی ئەمین
وا مەترسیدارەکە بۆ ئێران پەیوەندی هەمەلایەنی ئەژی ئەمینە لەگەڵ هەم ئەمریکا هەم کۆمەڵێکی زۆر دەستگای دیکە و من پێم وایە ئەمە بوو کە وای کرد ئەسڵەن لاوشێرجەنگی لە هەڵبژاردننی داهاتووە پاڵپشتێکی دارایی گەورەشی خۆل نکۆڵیان لەوە ناکرد کە ئیمارات پاری داونەتی و پارە پێدانی ئیمارات بۆ لاوشێرجەنگی لەلایەن ئێرانیەکانەوە شتێکە قبولکراو نییە دیارە ئەم پارە پێدانە بۆ چییە لەو کاتێک کە پارەیان پێدا هاوکات بوو لەگەڵەوەی کە 200 میلیۆن دلاری چیتی لە ئیمارات بلۆک ینی هەموو ئەم ڕووداوانە باشە ئەوەی کە من سەیری ڕاگەاندنی یەکێتی دەکەم ویانیش ئەو برادرە یەکێتیانەی کە پەیوەندی بە ئێمە دەکەن بە تەنیا پەیوەندی بە منەوە ناکەن پەیوەندی بە هەموو ئەوانە دەکەن کە ئێمە حیزبینینە بەرژەوەندی تایبەتمان نییە بەڵام لە سۆسیال مدیادا یان لە شوێنی دیکەدا ئاکتیڤین ئەتوانین بۆ چون دەرببڕین پەیوەندیان بەم نیشەوە کردووەوە تەماشام کرد ئەو پەیوەندیە و ئەو زانیارێ بە کەسی دیکەشیان داوە کە ئەوان پێیان وایە میت لە پشت بافێڵ تاڵەبانی بووە لێرەدا هاوکێشەی ئێران و ئێران دەباز کرد هاوکێشەی تورکیا چۆن دەبینی لێرە ئایا ئەوەی قەتەر تا چڕادێک پەیوەندی بە ئەجەنداکانی تورکیا شەوەیە لە سلێمانی بێگومان ئێمە گەرگەڕێنەوە سەر ڕۆژانی پێش هەشتی تەمووز و دوایی ینی ئەو ماوەی کە مەسەلەن 15 ڕۆژ پێش هەشتی تەمووز و مانگێک دوای هەشتی تەمووز چکو لەو ماوە جموجۆڵێکی سیاسی گەورە هەبوو یانی یەکێک لەو کەسانی کە سەردانی لاوشێرجەنگی کرد خەمیس خەنجەر بە ئاشکرا بە لاوشێرجەنگی وتی تورکەکان پێیان تورکیا پێی وتوم وتێت ئەگەر وازنێنێ بە فڕۆکە لێتەوە یعنی لاوشێرجەنگی لە نەتیجەی ئەو حساب نەکردنەی بۆ هەژمونی تورکیا وای کرد تەنانەت دەواازەی تورکیاشی لێدا بخرێ ئەو خەونێکی دیکەی هەبوو ئەلبەتە ئەم خەونەی لاوشێرجەنگی تەنها هی لاوشێرجەنگی نییە هی یەکێتیە لەو سەردەمەی کە شەڕی هەکاری ڕوویداوە تا دواتر لە شەڕی ناوخۆ شتی دیکەش مەبەستت حیزبی چوار پارچەیە بێگومان یەکێتی لە شەڕی هەکاریەوە ینی ئامانجی یەکێتی لە شەڕی هەکاری کەم بۆ خۆم پێم وایە لەو بابەتە یەکێتی خەتابارەکەیە ئەوە بۆ کەیکێتی وستێتی ستاتویکی چوار پارچەیی هەبێ هاوشێوەی ئەو هەژمونی کە پارتی هەیەی لە چوار پارچەیە پێکاکە هەیەی لە چوار پارچەیە ئەمە جوگرافیا وەکوتم ئەو قەدەرە مەزانی جوگرافیا قەدەرە ئەو قەدەرە وای کردووە یەکێتی نەگا بەم ئامانجە مەسەلە یەکێتی ناتوانێت بەڕاستیەکەی لەلایەکەوە لەگەڵ تورکیا دژمنایەتی بکات لەلایەکەوە لەگەڵ ئێرانە لایەکەوە لەگەڵ عێراق و لەگەڵ شوێنی دیکە لاوشێرجەنگی دۆستێکی بۆ خۆی نێشتەوە ئەمە ڕەنگە بۆ سۆشیال میدیا بۆ لایەنگرانی لاوشێرجەنگی بۆ کەسانی ئایانەوێ با بڵێن باڵی خۆیان فشکەنەوە بڵێن ئێمە باوەڕمان بە کوردایەتی و ئێمە خەمی هەر چوار پارچەمانە شتێکی جوان بەڵام ئایا لە واقعە تۆ توانی سیاست بکەی بەم شێوەیە لە جوگرافیایکی وای یعنی هەتا لە شەڕی ناوخۆیەکێتی زۆر هەوڵیدا دەرچەیەکی دیکە کاتەوە بۆ خۆی بۆی بیگەێنێتە سەر سنووری تورکیا بیگەێنێتە سەر سنووریکی دیکە هەر نەیتوانی یعنی ئەمە خەونی لاوشێرجەنگی بوو ئەیویست بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بکا بەس نا ئەوەی تورکیا ڕێگەی پێدا نە ئەوەی ئێرانش ڕێگەی پێدا چکو ئێران ناوێ ئەوەی کە لە سلێمانیا حکومەکە بێژگە لە خۆ شەریکێکی هەبێ یاخود باڵمە سپۆنسەرێکی هەبێ یعنی هەر کەسێک لە سلێمانیا حکومکە ئەبێ بەڕاستیەکەی باشترین پەیوەندی لەگەڵ ئێران هەبێ بە پلەی یەکەم و هەر کەسێک باشە عەلی حەمەد ساڵح شاسوار ئەمانە پەیوەندیان لەگەڵ ئێران نییە ئەمانە پەیوەندیان لەگەڵ ئێرانی شێو لەگەڵ تورکیاشیانە یعنی من پێم وانییە ئەمانە پەیوەندیان نەبێت لەگەڵ ئەو دوو دەوڵەتە بەڵام ئەمانە حکومەکەن نا بەڵام هۆی چییە ئامانە هەمویان لە کاتێکدا ڕوادەن ینی من بۆکو پێم وتی هەمویان لە یەک کاتا ڕۆدەن لەبەرەوەی ئەبێ مەیدانەکە چۆڵ بکرێ بۆ ئەوەی ئیدی کێشەی ناخۆی لە عێراقا بەو شێوەیە کاریگەری نەکاتە سەر ئەوەی کە ململانەی ئیسرائیل و ئێران لە عێراقا دێتەوە ینی بە ئاشکرا ئیسرائیلەکان باز دەواکەن 300 ئامانجیان هەیە لە عێراقا کە جێبەجێەکەن ئێمە بینیمە ئەمریکیەکان دەستیان بە کشانەوە کە لە ناوڕاست و باشووری عێراقا لێرەیە ئەبێ ناوچەی سلێمانی کە ناوچەیەکی هەستیارە بۆ ئێران بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناوچەیەک بێت کە بە هیچ جۆرێک نەبێتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئێران یعنی لە شەڕی 12 ڕۆژەیە بینیمان ئەو سنوورەی ئێران کە زۆرترین هەڕەشەی لێوە هات سنووری ڕۆژئاوای ئێران بوو کە کوردستانی ئێرانە
ئەو سنوورە و سنوورەیە کە یەکێتی تایەتی بەشێکی کەمی ئەوەیە کە پارتی لەو سنوورە تەواجودی هەیە و سنوورەکەی پارتیش بینیمە ئێرانەکان وتیان سەرۆکی هەرێم نێشتووە هیچ جم و جۆڵێک ڕووبدا بەڵام بوونی فرەکوێخایی لە سلێمانیە بوونی دەستگای هەواڵگری دیکە وەکۆی مەسەن ئەژێمی دەستگایکی هەواڵگری هەیە لە سلێمانیە بە ئارەزوی خۆی خەڵکی هەیە یعنی ئەمە هاوکارێکی گەورا بێ بۆ کەسی بی هێرش کاتە سەر ئێران چەند جاری دیکە ئەمە ڕوویداوە ینی ئەوانە زانیارین بۆ نمونە باشە لێرەدا لەوە تێنەگەشتم پەیوەندی ئەژی ئەمین و لاهور بەڕای جەناب پەیوەندێکی خۆشیان یان پەیوەندێکی خراپە ینی لە سیاسەتا شتێکی پێڵێن هاوپەیمانەتی ئۆبژێکتیڤ یانێمانە لە بنەڕە تا زۆر حەزیان لە چارەیەک نییە بەس بابەتێکی کویانەکاتەوە خۆی بۆ خۆی یەکێک بوو لە ئەندازیارەکان یەشتی تەمووس ئەزانم منیش بۆیە پرسیارم کرد بەڵام ئەژیەمین لە کاتێکا کە مەترسی دێتە سەر خۆی کە کارتەکان ئاشکرا بکەیدی ئێران هەستەکە یەکێک هەیە لە ناو دەستگای هەواڵگیری سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانەکە مەترسیەوە سەر ئەو بێگومان ڕێگە نادات کە ئەژیەمین بەردەوام بێت ناچار ئەژیەمین لە سەرەتای ئوردون ئیمارات کۆمەڵی وڵاتی ترەکە کاممان نەزای ئەم وڵاتان لە کێ نزیکن یعنی چێن ئەوانەی کە بنکە هەواڵگیری و بنکە سەربازەکانیان لە ئوردون و ئیمارات و شوێنانێ و هەتا کۆمەڵێک ڕووداوی دیکە ینی کە ڕوویداوە هەمووی لە چوارچێوەی ئەژیەمینە بۆ منە کوشتنی هاوکارجاف کوشتنی هاوکارجاف ڕووداوێکە سەداسەد پەیوەندی هەیە بە کوشتنی قاسم سلێمانیەوە ینی هاوکارجاف ئەگەر کارکتەرێک نەبێت نزیک لە ئەژی ئەمین ئەگەر تۆمەتبار نەبێت بەوەی کە ئەوەتە لای ئێرانەکان بەوەی کە یەکێکە لەو کارکتەرانی کە قاسم سلێمانی بەم ڕۆژە گەیاند و چارەنووسیوا لە کرد هەرگیز بەو شێوەیە لە هەولێرا تیرۆر ناکرا هەموو ئەمانە پێمانەڵێن کە ڕاستە ئەژیەمین لاو شێرجەنگی دوو کەسن ئەسڵ لەوانەیە ڕکابەریش بن لە سەرێکی دیکەوە بەڵام ئەو هێزێکی دەرەکیە بە پلەیەک بە پلەی دوو هاوپەیمانەتێکی ئۆبژێکتیڤەکەم دوانە کۆکاتەوە و لەم کۆتایە ئەوەندەی مەمزانم نیوانیان خراپ نەبوو یعنی تا حەدێکی زۆر پەیوەندیان هەبووە ئەو خەڵکانی کە ئەو قاعدە جەماوەری کە هیان بوو بنکە جەماوەری هیان بووە زۆر هاوبەش بوو ینی تۆ ئەو کەسێک کە لایەنگری ئەژیەمین بووە دزانی کە لایەنگری لاهوریشە لانی کەم ڕقی لە لاهور نییە باشە کاک بلێسا لەو بوارەیەوە وەکو زانیاری ڕنگ بێ ئەو زانیارێنێ بە جەنابەت دەگا بە من ناگا ئەوانەی لە سوسیال مێدیا باز دەکرێن لە مێدیاکانی غەیری یەکێتیدا باز دەکرێن کە درۆنی ئێرانی بەشداری پێکراوە چەچی ئێرانی بەشداری پێکراوە لە هەمان کاتدا یەکێتی بەخۆشی چەچی هاوپەیمانانی لەدەستدا ینی چەچی فەڕەنسی لەدەستدایە چەچی ئەمریکی لەدەستدایە ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆنەکاندا ئەو هەموو ئۆتۆمبیلە و چەکانەمامین ئەمانە هەمیان چەکی ئەمریکی و فەڕەنسین کە ئەوانە لە بۆ شەڕی داعش پێیان دراون یەک مەسەلەی ئێران یعنی بەکارهێنانی درۆنی ئێرانی و ینی چەچی ئێرانی ئەگەر هەبێ ئەمن ئەوە پرسیارە بێگومە من زانیاریم لەسەرەوە نییە و لە هەمان کاتدا بەکارهێنانی ئەو چەکانێک کە هاوپەیمانان لە دژی داعش بێچێتیان داوە بۆ یەکلاییکردنەوەی ململانەیەکی ناوخۆیی تا چ ڕادێک ڕاستە یعنی پێم وایە ئەمە یەکێکە لەو بابەتانەی لە داهاتوە کاریگەری گەورە کاتە سەر هەرێمی کوردستان بەگشتی نەک تەنهایەکێتی یەکێک با کۆمەڵێکشت بگێڕنەوە دوو جار هاوپەیمانان کێشیان دروست کردووە لە پرۆگرامی چەکدارکردنی هێزەکانی پێشمەرگ یا هێزە چەکدارەکانی هەرێم بەگشتی جارێکیان ئەوەی کە بینیان چەکی میلانۆ لە بازاری حاجیاوا فرۆشێتەوە لە حاجیاوا لە بازاری چەکی حاجیاوا چەکی میلانۆ فرۆشایەوە ئەوە ئەڵمانەکانی زۆر تووڕە کرد بۆ ماوەیەکی زۆر وەستاندیان هەتا من لە کوردستان بوو وەستاندە بیان بەڕاستی یعنی پرۆگرامی چەکدارکردنەکان بە جۆرێک وەستاندە بوو دوای نازان دەستیان پێکردەوەیان جارێکی دیکە ئەوەی کە پارتی و پەکەکە لە سنوونێ بەیەکیاندادا لەو یا چەکی هاوپەیمانان بەکارهات ئەمەش جارێکی دیکە ئەوانەی تووڕێک ئێستا گرفتەکە من پێم وایە دوو ئەوەندە خراپە لەبەرەوەی جارێکیان لە ملانەیەکی نێوخۆییە لە ملانەیەکی حزبیە چەکی فەڕەنسی و ئەمریکی کە هێزی کۆماندۆ هێزێکە فەڕەنسیەکان هەم چەکداریان کردووە هەم مەشقیان پێ کردووە هەم دروستیان کردووە
ئەو هێزی کۆماندۆیە هێزێک بوو زمانی خۆی بۆ شێخ جعفەریان دروست کرد. واتە کێشەیەکمان هەیە کە بەکارهێنانی چەکی ئەمریکی و فەڕەنسیە لە ملانی ناوخۆی. کێشەی دووەم وەرگرتنی چەکێکی ئێرانیە لەگەڵ ئەوە بەکارهێنانی، یانی ئێمە زانین ئەمریکیەکان فەڕەنسیەکان پێیان قبول ناکرێت وڵاتێکی وەکو تورکیا چەکی ڕووسی و ئەمریکی بەیەکەوە بەکاربێنێ. ئەنی کێشەیان هەیە لەو بابەتە، ئەنی بۆ لەبەرەوەی بەتەنها بابەتەکە چەک نییە، بابەتەکە عەقیدەی عەسکەریە، ئەنی تۆ ئاراستەیەم هێزاکێ. ئایا بەڕاستی لە یەکێتی نیشتیمانی قبول دەکەن درۆنی بۆمب ڕێژکراوی ئێرانی کە ئێمە زانین ڕووسیەش درۆنی بۆمب ڕێژکراو لە ئێران کرد. درۆنی بۆمب ڕێژکراوی ئێرانی کە باز لەوە ئەوە هیچ بەکارهاتەوە، بەڵام باز لەواکێ نزیکەی 150 درۆن بەکار هاتووە لەو شەوە. ئەتۆ بەخۆ زانیارێکی تایبەتترت هەیە لەوەی کە لە سوسیال میدیا دەیبینی؟ یانی ئەوەی کە من گوێم لێ بۆ لەو کەسانی کە لەناو شەڕەکەیا بوون باز لەواکرێن کە درۆن بەکار هاتووە. وەگەرێم بێت چاوپێکەوتنی و کەسانش خوێنینەوە کە لە شەڕەکەیا بوون باز لەواکەم. بۆ نمونە یەکێک لەو کەسانێ توانیوەتی دەرباز بێ لەو شەڕە ئەحمەدە سەفە کە فەرماندەیەکی نزیک لاوشێک جەنگی دوێنێ لەگەڵ ڕۆژنامە نووس هانا چۆمانیا چاوپێکەوتنیی کردبوو باز لەواکە کە ئەوان شۆک بوون بۆ هەموو درۆنیانی باز لەواکە جاری وا هەبووە لە خولەکێکا دوو درۆنیان بەرکەوتووە. جا لێرە پرسەکە ئەوەیە کە ئایا بەکارهێنانی درۆنی بۆمب ڕێژکراو لەگەڵ چەکی ئەمریکی و فەڕەنسیا کاردانەوەی لێ ناکەوێتەوە ئەمە کێشە بۆ هەموو هەرێمی کوردستان دروست ناکا بە تایبەتی پرۆگرامی چەکدارکردنی هێزە چەکدارەکان، یانی ئەوەی کە بە ناوی KTCC سنتەری کوردستان بۆ مەشق و ڕێکخستنی هێزە چەکدارەکان ئەوە بۆ مەشق و هەماهەنگی کە لە هەولێرە بنکەکەی، ئایا چالاکی ئەوانە کێشەی بۆ دروست نابێ کە لەویا بۆ منە تەنها ئەمریکا و فەڕەنسانیە، هۆڵەندایە، بەریتانیا، ئیتالیا، ئەڵمانیا، هەتا ئەستۆنیا و هەنگاریا و کۆمەڵی وڵاتی تر بەشدارن، هەتا تورکیا بەشدارە. ینی تورکیا بەشدارە لە ڕێکخستنەوەی هێزە چەکدارەکان بۆ پێی تورکیا ئەندامە لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ-داعش. لێرەیە ئایا ئەمە گرفتی بۆ دروست نابێت؟ من پێم وایە بەڵێ گرفت دروست دەکات، یعنی تووڕەیی دروست دەکات. هەر ئەوەی وای کردو ئەمریکیەکان بە جۆرێک لە جۆرەکان تووڕەییان پێوە دیارە. ینی من بۆ خۆم پێم وایە ئەمریکیەکان بە جۆرێک لە جۆرەکان ئۆکەیان داوە بەم پرۆسێ، ئۆکەی بۆ ئەوەی کە لاوشێرجەنگی دادگایی بکرێن، نەک ئۆکەی بۆ ئەوەی کە هێرشێکی لەو جۆرە بکرێت. ینی ڕەنگە ئۆکەیەک دراوێ بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان پەرکێشی دادگا بکرێت، ململانەیەک هەیە بەردەوام بێ، بەڵام بەم شێوەیە کە یەک دقە تکایە یارمەتیم بدە هاوڕێیان فێسبوکەکەم دادەخرێ، ینی پەخشەکەم لەسەر فێسبوک ڕادەگیرێ، تکایە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو چۆن ناوەکەی من نووسراوە لە یوتیوبدا ئەمە بنووسن و لەوێوە چاودێری بابەتەکە بکەن، تکاتان لێ دەکەم وا بکەن. بەڵێ ئەوە لە فێسبوک پەخشەکەمان نەما ئێستا کە لەسەر کەناڵی یوتیوبین. هاوڕێیان ئێستا دەگەڕێنەوە سەر کەناڵی یوتیوب. باشە بە ئەو پرسیارە بکەین کەواتە یعنی بەکارهێنانی هێزێکی واقەبە ئەگەری کودتاش هەبێ وا دیارە لاهور شێخزەنگی کەسێک بووە هەموو پسپۆریەکەی هەواڵگیریە بەخۆش پێم وابێ لەو قەنەعەتەدای دوور نییە لەوەی کە بیهەوێ کودتا بکات چۆن کودتای بەسەردا کراوە. بەڵام لەو حاڵەتەدا ڕێگایەکی دیکە هەبوو یەکێتی هەڵی بژێرێ بۆ ئەوەی بتوانێت لاهور شێخزەنگی کۆنتڕۆڵ بکا و شەڕەکە بەو شێوێ بەو قەبارەیە نەبێ و ئەم جۆرە چەکانە چەکی دوولایەنی دژ بە یەک بەکار نەهێنرێن و کێشە بۆ یەکێتی بۆ هەرێمی کوردستان ساز نەبێ. یانی گەر من ڕازگۆم لەگەڵتا من بۆ خۆم پێم لام شتێکی دوور نییە کە هەوڵی کودەتا هەبوو بێ. بە بۆچوونی من هەوڵی کودەتا دوور نییە و ینی ماوەیەک لەمەوبەر من هاوڕێک پێوتم کە هەندێک کەس چەکە کڕن لە سلێمانی خەڵک چەکدارەکە بۆ نمونە جۆرێک لە فەوزایەکی ئەمنی هەبوو بۆی کە بۆ نمونە 2-3 دەستگای هەواڵگەری لە سلێمانیا هەبوو
وەسەر لاو شێخزنجی خەریکی دروستکردنی هێزێکی چەکدار بوو بۆ خۆی کام هێزە تا حەدێکی دروستی کردبوو ئەوەی بینیمان من پێم وایە یەکێک لە باشترین شتەکان ئەوە بوو کە لەو ڕۆژەیە ڕۆژی پێنجشەمە و جومعە بوو کە ئەمە ڕوویدا کە ڕۆژی بەدلکردنی ئەو پێرسۆنەلانەیە ئەو چەکدارانەیە خۆ ئەگەر ئەمە لە ڕۆژی سێشەمە و چوارشەمە ڕوویدایە ئێمە ژمارەیەکی زیاتر چەکدارمانەوی یەکێتی نیشتیمانی من پێم وایە ئەیتوانی بە جۆرێکی دیکە ڕێگری لەمە بکات ئەویش ئەگەر بەهاتە حکوومەتی بەکاربێنە بەڵام ئەوەی کە بۆ نمونە هەتا ئەو هێزەی جێگری سەرۆکی حکوومەت کە قوبات تاڵبانیە هەیەی ناوی هێزی ئەلفایە لەمەش بەشداری نییە ینی هێزی ئەلفا لەم ئۆپەراسیۆنە بەشداری نەبووە بۆ خۆی دووبارە پرسیار دروستەکە لەسەرەوەی ئاخۆ بۆ قوبات تاڵبانی لەم هێرشە بەشدار نییە یان قوبات تاڵبانی هێزێکی هەیە هێزێکی ئەلفایە دروست کراوە بەڵام بۆ هێزەکەی ئەو بەشدار نییە چی وای کردووە ئەو هێزی خۆی بەکار نەهێنێت لە ململانێ ئایا قوبات تاڵبانی پرسیارێکی زۆر گرنگە ئایا قوبات تاڵبانی ئێوەی هەر یەکە لە لاو شێخزەنگی و بافڵ تاڵبانی کۆتایی پێبێنێ بۆ خۆی کەم پێم وایە تا حەدێک ئەمە خەریکاچێتە پێشەوە ینی تەنها بربەستێک لە بەردەمی قوبات تاڵبانیە کەما بێت بۆ ئەوی ببێ بە کەسی یەکەمی یەکێتی من پێم وایە ئۆکەی ئێرانەکان کێشەیەکیان هەیەژەوێ ناتوانن ئاسان باوەڕ بە قوبات تاڵبانی بکەن مامەڵ لەگەڵ قوبات تاڵبانی و بافڵ تاڵبانی ئاسان نییە تۆزێ جیاوازی زۆرە ئەو دوو کارکتەرە جیاوازیان زۆرە بەڵام لێرەیە ئەوەی کە بینیمان ئەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا هەم ڕایگشتی هەم ئاراستە نێودەوڵەتێکە جگە لە ئێران زۆر لەگەڵ بافڵ تاڵبانی مرتاح نییە نەتیجەی ئەم ئۆپەراسیۆنە بەڵام لە هەمان کاتە ئێران ئاژ بووتەوە لەگەڵ بافڵ تاڵبانی ینی ئۆپەراسیۆنەکە جۆرێک لە جۆرەکان شەفاعەتێکی گەورەش بوو بۆ بافڵ تاڵبانی بۆ لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو لەو شەڕی کە لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوویدا هەڵوێستی بافڵ تاڵبانی وەکو پێویست نەبوو هەڵوێستیش پێویست نەبوو من بەخۆشم لە یەک دوو ڕۆژنامەنووسی ئێرانیم بیست کاوە گومانیان هەیە لە سلێمانیەوە بە شێوەیەک لە شێوەکان بەشداری لە شەڕ کراوە لە بەرژەوەندی ئیسرائیل لە دژی ئێران یعنی ئەوەی کە باسێکن ئەو کەسانی کە نزیکن لە یەکێتی نیشتیمانی و باز لەواکن کە یەکێک لە حزبەکان لەو حزبانی کوردستانی ئێران 24 کەسی نردوێتەوە بۆ ئێران 4 کەس گیراوە بەڵام ئەژیەمین و لاو تاڵبانی 20ەکەی دیکان ڕزگار کردو یعنی ئەمە بۆ خۆی ئێرانەکانی زۆر تووڕە کردبوو جا هەڵوێستی بافڵ تاڵبانی لەو ئەسنایە لەو کاتەیە هەڵوێستێکی تۆزێک نیوترال بوو یعنی ئەمە یەکێتی نەبوو کە ئێمە بینیمە مثلا دوای هەفتەیەک تۆ بەیاننامەیەک بە ناوی نووسینگەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەربکەیت و داوای ئاشتی بکەیت لە کاتێکا بەیاننامەکانی بەرامبەر لەو حزبانی کە لەسەر ئێرانیش حسێبین بۆ منە پارتی مثلا بەیاننامەی نێچیروان بارزانی ببینین زۆر ڕوونتر زۆر پاڵپشتانەتر بوو بۆ ئێران ئەمە گلەیەکی ئێرانی دروست کردبوو بەرامبەر بافڵ تاڵبانی پێم وایە بەم ئۆپەراسیۆنە شەفاعەتێکی گەورە بۆ بافڵ تاڵبانی دروست بوو بەڵام ئەمە کۆتایی ئۆپەراسیۆنەکە نییە من پێم وایە ئەڵقەی کۆتاییەکەی لە لای ئەژیەمینە یعنی ئێرانیەکان هەتا ئەو ڕۆژەی ئەژیەمین تەسفیە نەکەن خودی لاو شێخزنجی بۆ ئەوان ئەو ژمارە گەورەیە نییە بەقەدر ئەژیەمین ئەوە ئەژیەمینە کە فایلی ئێرانی لە ئەوە ئەژیەمینە کە لینکی دەستگا هەواڵگیرەکانی دیکە و هەواڵگری یەکێتی نیشتیمانی بووە لە سەردەمێک لە سەردەمەکانە ئەوە ژیەمینە کە ئێرانەکان پیان وا بووە کوڕی ئەوانە بەڵام دوای دەرچوو کوڕی ئەوان نییە یعنی ئێمە مەسە ڤیدیۆمان بینیوە ژیەمین مەسەلەن باز لەواکە کە ئیتڵاعات مەسەلەن پەیوەندی تەلەفۆنی هەیە لە نێوان بافڵ تاڵبانی و ژیەمین بافڵ تاڵبانی پێڵێت تۆ ئیتڵاعاتی مەسەلە بەڵام دوای ئێستا ئێرانەکان بۆیان دەرکەوتو کوڕی ئەمان نییە ینی چەند سەرێکی دیکە لەو ملانی هەیە ئەڵبەت ملانەکە چەند جارێکی دیکە هەوڵدراوە لەگەڵ ئەژیەمین یەکلا بکەیتەوە لێدان لە ماڵی پێشڕۆ دزەی لەلایەک جارێکی دیکە بەشێک لە خانەوادەی ئەژیەمینیان لە سلێمانی دەستگیر کرد لە بەرامبەرە ئەژیەمین چوو هەڵی کوتا سەر ماڵی قوبات تاڵبانی یعنی ئەگە ئەژیەمین
هێزێکی وەکو ئەمریکای لە پشت نەبێت و بگرە ڕەنگە هەواڵگیری دیکەی وەکو ئیسرائیل ئەوانەش بێت چۆن نەتوانێت هەڵبکوتێتە سەر ماڵی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لە هەولێر و هەڕەشەی ئەوە بکا کە ئەندامانی خانەوادەی جێگیری سەرۆکی حکوومەت دەگرێت لە کاتێکە ئەو ئەندامی خانەوادەیە هەم هاوڵاتێکی ئەمریکیە هەم پێرسۆنەلێکی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە یانی کارمەندی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە کەسێکی نۆرماڵ نییە. ئێستاکە کەمترمان باسی مەسلەی ئەوە کرد یعنی پەیوەندی ئەوە لە ناوخۆدا کەمترمان باسی پارتی کرد. هەستەکەم پارتی لەو یەک دوو ڕۆژە یعنی هەڵوێستەکەی هەندێک نەوترال بووە یعنی بێلایەنەتر بووە لە سەرەتادا هەڵوێستی پارتی تا ڕادەیەک تون بوویان لێدوانەکەی مەسرۆ بارزانی و کەناڵەکانی میدیایان زیاتر ئەو بابەتیان دەوروژاند ئەمەیان یەک لایەکی دیکەش بۆ ئەوەی من زیاتر قسە نەکەم مایکەکە لە بۆ جەنابەت بەجێ بێڵم هاتنی ساڵح موسلیم و وەفدێکی دەم پارتیش ئەگەرچی لە کرداردا ئەوانە هاتوونە بەشداری لە کۆنفرانسێک بکەن بەڵام لە هەمان کاتدا تا ڕادەیەک پەیوەندیشی بە ڕزگارکردنی و یانیش چارەسەرکردنی کێشەی لاهور شەرچەنگی هەیە ئەمەش زیاتر مێشکی ئینسان ئاڵۆز دەکات لە کاتێکدا کە ئێمە دەبینین ئەتۆ سپۆرتت لە قەتەر لە بۆ هاتبێ وەکو ئەوایە کە سپۆرتت لە تورکیا لە بۆ هاتبێ ئەتۆ کە لەلایەک لە دژی نفوسی ئێران کارێکت کردبێ وەکو ئەوە وایە لە بەرژەوەندی نفوسی تورکیا کارێکت کردبێ بەڵام لەلایەکی دیکەش تەماشا دەکەی تەلەفۆنی مەزلوم عەبدی لەگەڵ هاوسەرەکەی لاهور شێخزەنگی لە هەمان کاتدا ئێمە ساڵح موسلیممان لە سلێمانی بینی ئێستاکەش لەوەیە پێم وایە وەفدێکی دەم پارتیش لەوەیە ئەمانە لەگەڵ ئەوەی پارتی یعنی نەرمبوونی پارتی چۆن لێکەدەیەوە لەناو پارتیا بەڕاستی ئەوەی من نەزانم لە مێژە ینی دوو ئاراستە هەیە لەبارەی شێوەی مامەڵە لەگەڵ ناوچەی سلێمانیە ئاراستەیەک پێی وایە کە ئەڵبەتە ئەم دوو ئاراستەیە تەنانەت هەندێک جاوا هەستێکی لا یەک کەسیش هەیە ڕۆژێک بەو شێوەی بیرەکاتەوە ڕۆژی دوای بۆ شێوەی دیکە ئاراستە یەکەم ئەوەیە کە لە ناوچەی سلێمانی هەرچەند فرەکوێخایی هەبێ بۆ پارتی باشتر ینی میتۆدی پەرکەزاڵ بە ئەکرێ بەکاربێت ئاراستی دووەم ئەوەیە کە نا ئێمە ئەگەر کەسێک هەبێت لە سلێمانی حکومڕان بێ و بە تەنها بتوانین لەگەڵ ئەو قسە بکەین ئەو بۆ ئێمە باشترە خێراتر کێشەکانمان چارەسەر مثلا پارتی من پێم وایە لە مێژە وازی لە سلێمانی هێنا ینی خەونێکی نییە سلێمانی کۆنتڕۆل شتیوانە نییە بۆ پارتی حتا لە 96شانی بوو ئەو بە سوتفە بوو کە یەکێتی خۆی ترساچوو سلێمانی بەجێشت و پارتی چەند ڕۆژێک لە سلێمانیا سوڕای و دوای تر لە نەتیجێ و ئۆپەراسیۆنی یەکێتی ناوی لێ نابوو گەردەلووری تۆڵە یەکێتی دووبارە گەڕایە یعنی ئەم گۆڕانەی ناو پارتی بەو ئاراستەیە شتێکیمان بێ نەچێنی ئەو شەوەی کە هێرش ڕوویدا بوو تەواوی سەرکردەکانی پارتی مەزلوم عەبدی خەڵکی دیکە زۆر تەلەفۆنیان بۆ بافە تاڵبانی کردو کە ئەم هێرشە نەکا بۆ شوێ بەڵام وەڵامی کەسی نەداوەتەوە بەبەد ڕۆژی دواتر تەلەفۆنی بۆ هەمووان کردو و هەمووان وەڵامیان نەداوەتەوە کێشەیەک هەیە کە بافە تاڵبان جۆرێک لە تەنیاییشی هەیە هاوڕێکانی و جۆرێک لە تەنیایی هەیە بەڵام ئەمڕۆ دوێنێ هەستەکەم مەسەلەن جەعفەر شێخ مستەفا توانیوێتی جۆرێک لە ڕێڕەوەکە بکاتەوە بۆی لە ئاراستی پارتیەوە بە ڕێگەینێکی بان بارزانیەوەوانەوە توانێت دووبارە جۆرێک لە ئاسایکردنەوە دروستکە ینی هێرشی میدیایەکێتی و پارتی بۆ سەر یەکتری وەستا ئیتی ئەم بڵێ ئازا ماڵیان لە تەیراوەیە ئەو بڵێ ماڵیان لە سەرچنارەوە ئەمانە وەستا بوو بۆ سەر یەکتری ماوە تۆ بەشی دووەم کە بەشی پەیوەندی یەکێتی و پەکەکەیم پێم وایە لێرە کۆی گشتی تەفگەری ئاپۆی لەبەردەم ئیمتیحانێکی زۆر قورس وەکو ئیمتیحانەکە ئەوەیە ئەگەر بێت و
تەسلیم بەم ئەمری واقعە بن کە ئیدی وامە ئەمەڵە لەگەڵ بافڵ تاڵبانی بکەن کە حاکمی ئەو حەدە لە سلێمانیەوە گوێ بە کەیسی لاو شێرزنجی نەدەن بۆ تا هەتایە لە داهاتووشان ناویان واڕوە کە ئەمانەهی ئەوە نین تۆ مامەڵەیەکی باشت هەوی و قوربانیان بۆ بدەی یعنی ئەبینین لایەنگرانی لاو شێرزنجی زوو ئەوە دەنەوە بە سەر و چاوی ئاپۆچیەکانە بۆی ئەو ئەگەر ئێمە نەبووینە جەمیل بای گەستە لە ئیمراڵی بوو ینی ئەمە امتحانێکی قورسە لە لایەکی ترەوە ئەوە کە واقعەکەی لە سلێمانیە ئەمە واقع ئاسان ناگۆڕێت یعنی گەڕانەوە بۆ پێش ئەو ڕۆژە بۆ پێش 22 ئاب من پێم وایە نە ئاسانە نە ئەوەندە ممکنە نە ئەوەندە ینی شتێکە کە بەخۆشی بکرێت بۆیە امتحانە گەورەکە بۆ ئەمانە ینی لە کاتێکا ئێمە بینین کەجگە بەیاننامەی نییە لەسەر ئەو بابەتە تا ئێستەوەی من دیقەتم ماوێت مەزڵوم عەبدی پەیوەندیەکی کردو بە خێزانێکی لاو شێرزنجی بەڵام ئەمە ڕێڕەوێکی زۆر کۆمەڵایەتیە لەولام ئەمڕۆ ساڵح موسلیممان بینی ئەلبەت ساڵح موسلیم هاتووە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی سۆسیال ئینتەرناسیۆنال بڕیارە لە 27 ئەم مانگە تا کۆتایی مانگ کۆنگرەی سۆسیال ئینتەرناسیۆنال لە سلێمانی بکرێت بۆ زانیاری بافڵتاڵەوانی قەراریەوە خۆی هەڵبژێرێ بۆ سەرۆکی سۆسیال ئینتەرناسیۆنال یعنی سۆسیال ئینتەرناسیۆنال کە لە ئەوروپاشا دۆخی زۆر باش نییە ئەمڕۆ خۆی بۆ خۆی خەریکە بێ بە نوکتێک لە نوکتەکانی عەسەر تەحەدایەکی تریشی کەوتوتە بەردەست ئەوەی ژەوەیە بافڵتاڵەوانی بێ بە سەرۆکی جێگای باوکی بگرێتەوە اینجا باوکی جێگری سەر بوو ئەڵەتە لە سەردەمی گۆترێت بەڵام ئەوەیە بۆ نمونە سبەی دووسبەیەک ئەمە لە میدیای ئەوروپایە بۆ جەناب لە بروکسل نزیکی لە بروکسل ئەگەرم بابەتە بێت لێک بدرێتەوە بڵێن کاکە ئەمە مامەڵەی حزبێکی سۆسیال دیموکرات بۆ لەگەڵ ئامۆزاکەی خۆیان ئایا بەڕاستی سۆسیال دیموکراتەکانی دیکە چیان هەیە بۆتم بەرامبەر بە بنکە جەماوەرێکە بۆ خۆی سۆسیال دیموکراتەکان لە قەیرانە اینجا لەلایەکی دیکەەوە مەسەلەن ئەو گریان و فیخانەی ساڵح موسلیم دوو جار گریا و جارێکیان لە سەرگۆڕی مامجەلال لە کاتی نووسینی یاداشتێکا گریا جارێک دیگە لە چاوپێکەوتنێکا لەگەڵ کەناڵ 8 دەستی کرد بگریان وایە بینیم هەردووچیانم بینیم من پێم وایە جۆرێکە لە شۆ یعنی جۆرێکە لە شۆ بۆ ئەوی بڵێ وەڵای ئێمە هیچمان لەدەست نایەت چارمان ناچارە هەر بێت تەعامل لەگەڵ واقع بکەین ینی لە کۆتایی یا پارتی کرێکاران و هەموو ئەو ملحەقانی کە هەیەی لە پێدەوە بگرێ بۆ دەم پارتی بۆ پەژاک و ئەوانی دیکە بۆ شتەشی کە لە بروکسل دروستیان کردنە لەناو کۆنگرەی نەتەوەی کەم پێم وایە فەزاحەتێکی زۆر گەورەیە کەنەکە نانا کەنەکە فەزاحەت نییە ئێستاکە من ئەمڕۆ هەردوای نیۆڕۆ بەرنامەیەکم ساز کرد لەوێدا باسم کرد زانیاری لە جیرفانی مندا هەیە کەجەکە دەچێتە ناو کەنەکە یعنی کەجەکە هەڵدەوەشێتەوە دەچێتە ناو کەنەکە بڵێ خوا ڕەحم بە کەجەکە بکە ئەگەر وای بێت بەردەوام بەرحاڵ ینی بۆ خۆی ئەمانە کەوتونە ینی پێم وایە کەوتنە سەر ئەو ڕای کابێ ئەم ئەمری واقع قبول بەڵام ئەمە شتێکی نوێ نییە لەو کاتێککە هاوکار کوژرا لە هەولێر من پەیوەندیم کرد وەفدێکی ئەمریکی ئەو گروپەی دژە تیرۆری یەکێتیان لە ڕۆژئاوا دەرکرد بوو لەوە ئەمن پەیوەندیم کرد لەگەر ڕۆژئاوا گوتیان ئێستا کە دووسێ ڕۆژە مەزلوم عەبدی هەموو کارەکەی خستۆتە سەرەوەی ئەو گروپە دەرنەکری ئەو گروپەی کە سەر بە وهاب هەڵەبجەیی بوو هەر مەزلوم عەبدیش بوو بەڕاستی ئەمریکەکانی ناچار کرد و یانش ئیقناعی کردن گوتی کاکە ئێمە سوودێکی زۆر گەورە لەو گروپەوە دەبینین ئەو گروپە شەڕوانە نوێیەکانی ئێمە پەروەردە دەکەن و بەو شێوەیە مەسەلەکە چارەسەر کرا ئەمە ڕاستە مەسەلەن پێشتریش بە جۆرێک لە جۆرەکان توانین بڵێن ئەو ستاتۆیی لە باکوور ڕۆژهەڵاتی سووری هەیە ئەم واقعی دوای هەشتی تەموزی قبول کردبوو بەڵام وەکوتم گرێدانێکی ئەخلاقیش هەیە لە بەرامبەر لاو شێرزنجیان بێگومان ئەم گرێدانە چۆن ئەتوانێت تەوازن لەو نێوانەیە بکە من نازانم پێم وایە تەحەدایەکی گەورەیە و ئاسان نییە
بۆ خۆی ترسێکیش هەیە لە داهاتوو ئایا بافڵ تاڵبانی توانێت چەند ساڵی دیکە بەم شێوە بەردەوام ینی ئایا مەسەلەن قۆناغی دوای بافڵ تاڵبانی کەجەکاتوانێت هەر ئاوا یا با بڵم ملحەقەکانی پەکەکاتوان هەر ئاوا مامەڵە بکەن ئەمە ئیمتحانێکی قورسە من پێم وایە جارێ بە تاواتی ئیمتحانەکە تەواو نەبووە بۆیە زۆر باز لە وەڵامی کۆتاییەکە یا نەتیجەی کۆتاییەکەی بەڵام تا ئێستا هەوڵیان داوە نەشیشت سووتێنن نەکەباب ینی هاتنی ساڵح موسلیم بۆ شێوەیە بۆی کە دوو جار دەستکا بەگریان و بڵێ هەر پێویستمان بە مام جەلالێکە ئاماژەیە بۆی کە ئەمان ئەوەی ڕووداوە پێیان خۆش نییە بەس چی بکەن هەربێن مامەڵ لەگەڵ ئەمری واقعا بکەن ئەمان پەیوەندیەکی عسکەریان هەیە لەگەڵ ئیدارەی سلێمانیە سوودیان بینیوە بێگومان لە مەشق و لە ڕاهێنان و لە چەکدارکردن و لە زۆر شتی تر هەتا لەکردنەوەی کەناڵی دیپلۆماسی بۆ نمونە دروستکردنی پەیوەندی لە نێوان مەزلوم عەبدی و هاوپەیمانی نێودەوڵەتی لە ماڵی لاوشێر جنگیا بووە بەڵام ئەوە کرێ بە جۆرێکی دیکەش تەفسیری بکەن کە بڵێن نا ئەما ئەو کاتە ماڵی هاوسەرۆکی یەکێتی بووە وا دیارە 5 دقەیەکمان ماوە بەرنامەکەمان زۆر درێژ نەبێ بە لەبەرەوەی یوتیوب دەست نادا بۆ بەرنامەی درێژتر ئەوە خەریکە ئیتر دەگەینە نزیکی سەعاتێک چاوەڕوانیت لە بۆ ئایندە چۆنە سەردانی نێچیروان بارزانی ئایا هەوڵێکە بۆ قەپاتکردنی بابەتەکە بە شێوەیەک لە شێوەکان چونکە زۆربەی زۆری سۆسیال مێدیاکانی یەکێتی باس لەوە دەکەن لەو پەیوەندیە دەکەن کە لە نێوان لاهور شێخ جەنگی و مەسرور بارزانیدا هەبووە لە تەلەفۆنەکەی لاهوردا گیراوە و ئەمە سەر ئێشەیەکی دیکەیە لە بۆ پارتیش لە هەمان کاتدا پێت وایە لە ڕۆژانی ئایندەدا بابەتەکە بە چ ئاراستێک دەڕوا یعنی بێگومان ئەمە گریمانەیە فەرموو من پێم وایە بەڕاستی نێچیروان بارزانی ئێستا کورسێکی گرتووە کەم کورسیە کاتی خۆی هیمام جەلال یعنی لە نەتیجەی کەم تەرخەمی ماڵی مام جەلال ئەو کورسیە کەوتە لای نێچیروان بارزانی وای لێ هاتووە کە ئەو ئەتوانێت لەگەڵ بەغداش قسە بکە لەگەڵ لایەنەکانی ناوخۆش قسە بکە لەگەڵ پارتیش قسە بکە بە جۆرێک لە جۆرەکان هەم حەزبیە هەم نیوتراڵە هەم کۆکەرەوەیە هەم پرتکەرە ئەتوانێت یاریکی باش بکە لێرە چون نێچیروان بارزانی بۆ سلێمانی پێم وایە بە ئاراستەی هێورکردنەوەی ینی ئاراستەکەی توندکردنەوەی پەتەکەنی بۆکو شکردنە بۆ ئامانجی کە هەم یەکێتی لەو تووڕێی و شپرزەیی ئێستای بێتە خوارەوە ینی پێم وایە نێچیروان بارزانی نایەوێ دامپیانان بڵاو بێتەوە و کێشەکە لەوە زیاتر ئاڵۆز بێت و هەندێک شت بوو ترێ کە گەڕانەوەی نەبێتیتی ئەم دواخستنەی دامپیانان و بڵاوکردنەوەی دامپیانان بەشێکی هەر ئەوەشە ئەوە نازانین ئاخۆیەکێتی بە قسەیەکان لەوە تا ئەو کاتەیانە وەلایەکی دیکەشەوە ئێوە بڵێ کاکە زۆر چاکە ئەوەی بوو بەڵام با لێرەوە مامەڵەیەکی نەرم و یاسایی لەگەڵ لاوشێخ جەنگی و کەیسەکە بکرێت هەتا لەو چاوپێکەوتنی کە لە هەڵەنم لە هەولێر لەگەڵی کرا لەو لێدوانی بۆ میدیاکاندای شتێکی لەو جۆرەی وتی تازەوە ڕوویاوە بەڵام گرنگەوەی یاساوە قەرار بێ بۆ لەمەوە هەنی ئەویش ئەبێت ئەم ئەمری واقعا قبوڵەکات بێگومان بەتایبەتی کە پارتی و یەکێتی پێویستیان بە یەکتریە بەڵام ئەوەشمان بیر نەچێ ئاراستەیەکی دیکەش هەیە لە ناو پارتی کە ڕەنگە ئەمە وڵاتی دیکەی ئیقلیمی هەتا ئاراستێکی نێودەوڵەتیشی بۆ ئامادەکراوێ بۆ ئەوەی کە مادام یەکێتی ئەم یەکێتیەیە مادام یەکێتی وای کردووە کە مان و نەمانی پەیوەست بێ بە ئێرانەوە دەی با پارتی بچێ جۆرێک لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێک بێنێ ینی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ کابینەی هەرێمی کوردستان و کابینەی دێم بەڵام ئامان سلێمانیە ئامانجەکە با بڵێن پراوێستخستنی سلێمانی پراوێستخستنی یەکێتیە لێرە ینی کۆمەڵێک تەحەدایە شیان ئەوەیە ئەگەر پێشی بێنی لە سلێمانیا چێکی ئەم پێمانی بتوانێت شتێ بکات دووهەم ئاگەر پێکی بێنی یەکێتی ئەوەندەی دیکە تووڕە ناکەی ئێرانیش تووڕە ناکەی لێ بۆیە ئەم بژاردێ پارتی هەوڵەدا خۆی لێ دوور بخاتەوە باشترین شتەوەی کە پارتی و یەکێتی ڕێک بکەون و یەکێتی
زۆر حەزی لەوەیە کە کورسیەک لە سەرۆکایەتەکانی هەولێر لە لای ئەو بێ، بە تایبەتی سەرۆکی هەرێمی زۆر حەز لێ بۆ قوبات تاڵەبانی. ئەگەر ئەمەی دەستکەوێت دوور نیە نێچیروان بارزانی لە بەغدا بینی، و من ئەو زانیاری هەمە نێچیروان بارزانی بۆ بەغدا هەم ئۆکەی ئەمریکای هەیە بگرە زۆر تەشجیعیشیان کردو خۆی نەڕۆشتووە، هەم ئۆکەی ئێرانی هەیە زۆر تەشجیعیان کردو خۆی نەڕۆشتو تا ئێستا. لەبەرەوەی بچێتە بەغدا جارێکیکە ناگەڕێتەوە. باسەکە دوو شتەیە، کەمیان چوون بۆ بەغدا دابڕانێتی لە هەرێمی کوردستان نەگەڕانەوەیە بۆ هەرێمی کوردستان بێگومان، بەڵام تێڕوانێکی دیکەش هەیە کە چوون بۆ بەغدا، ینی ئەوەش دیسان زانیاریە. هەندێک پێیان وایە بە تایبەتی مەسەڵەن ئێرانەکان زۆر جا پێیان وایە بۆ کاگە ئەم بچێ بۆ بەغدا وەکو دەمڕاستی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵ کرێ لە هەمان کات، ینی هەم حەلی موشکیلەکانی بدرێتە دەست وەکوی کە بۆ مامجلال کرێت. تەنانەت ینی ناگام لێ ئێرانەکان پێیان وتوە ئەو حسابەی جاران بۆ مامجلالمانە کرد بۆ لەم دووە بۆ توێکین بەس بڕۆ. جا لێرە ئەوە هەیە کە ئایا ئەمە ڕوو ئەداتیان نا، مەسەڵەن ئێمە ئەوە بینینیان نا، ئایا ئەگەنە ڕێکەوتنێکی لەو جۆرە یا بەڕاستی ئەوەندەی دیکە بەرەو گرژیە ڕۆین و ئەوەی کە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی وەکوی هەندێک بانگەشی بۆکەن. ئەوبەتە باڵێک هەیە، باڵم پێم وایە زۆر خەتەرە لەناو پارتیا، کەم باڵا ئەوەی جێگەی سەرنجەوەی کاتی خۆی زۆرینیان یا یەکێتی بوون یا گۆڕان بوون یا یەکگرتوو بوون یا بەڕاستیەکەی ئەو هینیان نەبوو، بەڵام لە پڕێکا بوون بەم کوڕی ئێستا. ئەمان حساباتیان زۆر سەیرە، پێیان وایە ناکری حساب بۆ یەکێتیش نەکەن و حکوومەتێکی ئینقازی وەتەنی پێک بێنن و یەکێتی پەراوێز بخەن. بەڵام پێم وانیە نە نێچیروان بارزانی نە خودی مەسعود بارزانی، ینی هەتا مەسعود بارزانیش زۆرمی پێخۆش نییە، ئەوە زۆر خزمەت بەرژەوەندی پارتی ناکە. ڕەنگە بۆ کەسانێکی کاسە لێس و ئەوانە مهم بێ بڵێ ئەم پارتیمان سەرخست، ئەوانە بەڵام مامەڵەی پارتی لە هەولێر هەمان شتە، لەگەڵ خورشید هەرکی، لەگەڵ شێروان شێروانی، لەگەڵ ئەوانی دیکە، یعنی مامەڵەی پارتی لەو ماوەی دوایی تەماشا دەکەین هەمان ئەو مامەڵەیە کە لە سلێمانی لەگەڵ لاهور کرا، مامەڵەیەکی قەبەیە. ئەمە پێم وایە بابەتی زیندانیانی بادینان جۆرێک بووە بە کوردە ناموسەر لای پارتی، هەڵەیەکی گەورەیە پارتی بەم شێوە بەردەوام بێت و لەناو خۆشیانە ئەوەی کاستی پێکەم جۆرێک لە بێزاری هەیە لەم کەیسە، بەڵام تازە پرسەکە خەریکە وەکو شخصی لێ دێت. ئەوەی ماوەتەوە بابەتی خورشید هەرکی، من پێم وایە بەڕاستی مامەڵەی پارتی لەگەڵ کەیسی خورشید هەرکی زۆر زۆر واقعیتر بوو لە مامەڵەی یەکێتی لەگەڵ کەیسی لاوشێخ زەنگی، ئەگەرچی دوو کەیسەکە زۆر جیاواز زۆر جیاواز، یەکیان باسی کوتەتا دەکرێت، یەکیان باسی کێشە عەرز دەکرێت. خورشید هەرکی قەت ناتۆ بڵێ من سەرۆکایەتی حکوومەت مێت و نازانم زۆنی زەرد بۆ من، بەڵام مەسەڵەن لاوشێخ زەنگی و تموحی هەبووە، ئەگەر هەوڵیشی بۆ نەدایە بە کودەتا، بەڵام وەکو تموحی بوو. لێرەیە مامەڵەکە بۆ پارتی پێم وایە لە کەیسی خورشید هەرکی بە تایبەتی ئەو ڕۆڵەی نێچیروان بارزانی بینی زۆر زۆر عەقڵانە بوو، ینی بۆی کە مادام لەم هەرێمەیە قانون ئیش ناکە هیچ نەبێکرێ عورفی عەشایری ئیش بکە، ینی ئەسڵان خۆی قانونێکی لە هینەکانیشی ئەمەیە مەزدەرەکانیشی عورفە، مادام قانون ناتوانێت کێشەمان بۆ چارەسەرکە با بە عورف بین چارەسەری بکەین بە جۆرێک لە جۆرەکان هێوریان کردو، لە دواییشە خورشید بەکار هاتەوە بەرامبەر بەیەکێتی. ینی ئەمە بۆ پارتی پێم وایە خاڵێک بوو کە زۆر باش بوو، عاقڵانە کردی. ئیجنا بەڕاستی من پێم وایە پارتی ئەیتوانی ئەوەی لەگەڵ لاوشێخ زەنگی بکرا دە ئەوەندە لەگەڵ خورشیدا بکە، بێگومان ینی پارتیمان بینیوە لەگەڵ حوسێن ئاغا مامەڵی کردوبوون، لەگەڵ پەکەکە لە هەولێر چۆن کردی، لەگەڵ پەکیاک چۆن کردوێتی، لەگەڵ بەرەی تورکمانیا سەردەمێک چۆن کردی، هەتا مەسەڵەن یەکێتیشمان بینیوە. خۆم ئەم ڕەفتاری یەکێتی خۆری ئەمڕۆنی مەسەڵەن یەکێتیش لە بێتواتە ئەمەی کردووە، لە بێتواتە ئەمەی کردووە، لەگەڵ لە کۆمەڵکوژی کۆمۆنیستەکاندا ئەمەی کردووە، مەسەڵەن بڵێ لە حیزبی کۆمۆنیستی کرێکاریە ئەمەی کردووە یەکێتی. بۆیە ینی شتەکە دوور نییە. ئەم قاعی خولدە قاعی خولد بوو بە ڕێزانی کە زۆر ڕەنگە نیان بیستبی و کوردی عێراق نەبن یانەوەی تازە بن، ئەوەیە کە سەدام حوسێن هات لە قاعی خولدا کۆمەڵێکی کۆ کردووتی ئەمانە موامرەیان کردو دەستیان لەگەڵ حافز ئەسەد تێکەڵ کردو و هەمویانی تەصفیە کرد. ئەم قاعی خولدا کە زۆر لە مەزبەحەی قەلعەی
محەممەد علی پاشا زۆر لە شەوی چەقۆ درێژەکانی نازیەکان و پاکتاوی مەزنی ستالی نەچێ ئەمە لە حیزبی کوردیا هەر هەبووە یعنی یەکێتی نیشتیمانی پێشتر هەی بووە پارتی بە جۆرێکی بووە ڕەنگە پارتی نەرمتر بوو بێ پارتی لەبەرەوەی یەکشە زۆر گرنگە ئاماژە پێ بکە نەوەی یەکەمی سیاسەکانی کوردستان ئەگەر خراپیش بوو بن ینی ئەو نەوەی کە توان بڵم نەوەی مەسعود بەرزانی جەلال تاڵەبانی عەبدوڵڵا جەلان ئەم نەوەی قاسم لو ئەوانە ئەگەر خراپیش بوو بن جۆرێک لە عەقلانیەت و جۆرێک لە حسابات بۆ قیەمی کۆمەڵایەتی هەیە یعنی ئەگەر بە فیلم بیشوبێنین ئەمە زۆر لە فیلمی گادفادەرەچ ینی ئەگەر مافیاش بێ جۆرێک لە ئەخلاقیاتی تایە نەوەی دووەمی سیاسەکانی کورد کێشەیەکیان هەیە کە وەکو گادفادەر نین وەکو سکارفیسن وەکو تاکسی درایڤەرن ینی زۆر حساب بۆ عورفە ناکەن کە هیچ عورفێک ناکەن ینی ئەلێرەیە من پێم وایە شانسی پارتی هێنای کە یەکێک هەبوو حسابێکی بۆ عورفە کرد کە یەکێکە بوو توانی دایمرچێنێتەوە تووڕێی هەڵمژێ بە جۆرێک لە جۆرەکان بڵێ ئەم کێشەی حەلکەین زۆر جار کە شتێکی وا ڕۆدا گرنگ نییە چەند کەس بۆتە قوربانی گرنگی قوربانیەکە لەوە زیاتر نەبێت ینی حتا لە کەسی لالەزارە من پێم وایە ئەکرا لە قۆنە لە بەیانەکەیە بێجگە لە لاوە شێخجەنگی هەموو ئەوانی دیکە ئازاد بکرانایە من یەکێتی بوومایە وامەکە ئەموو لاوە شێخجەنگی و براکەی با بمێنەوە ئەوانی دیکە هەمووتان ئازادن هیچ کێشەشم نییە لاو شێخجەنگیشم دوای ماوەیەک ئازادە کرد بە کۆنتراکتێکم نار بۆ لەندەن بێ بۆ کوێ بێ کە ئێستش باز لەو شتاکرێکە ئەگەر هەیە مەسەن ئەگەرێکی زۆرە ئەگەرێکی زۆر کۆنتراکتێ بکرێ بینێرم بۆ لەندەن چارەی دیکەنی چارەی دیکەنیە چونکە وەکو دوژمنداری لێ هاتووە بەڵام ئەو مامەڵەیە کە بینیمان لە ڕۆژی دوای لە ڕوتکردنەوەی خەڵکو و شقاز لە لێدان و لەوەی کە تۆ بە خەڵک بێ شایەتمان بێنە و نازانم سووتاندنی کۆمەڵێ بینینی تەرمی سوتاوە نازانە خەڵک سووتێنراوەیان نا مامەڵەیەکی تەندروست نەبووم پێم وایە یەکێتی نیشتیمانی و پارتی دیم ئەلبەتە یەکێتی و پارتی و ئەحزابی کوردایەتی بەگشتی ئەم مێژویان هەیە ئەی مێژووی تەسفیەی ناوخۆییان هەر هەیە بەڵام ئەم جارە ئێمە لە سەردەمێکایی بینین کە ڤیدیۆ هەیە کە مۆبایل هەیە و ئەوەیە کە درنگ ئەم حادیسەیە لە زاکری خەڵکان لەبیرە خاتەوە ینی ئەگەر بێت و بیرچوونەوەی هەکاری 5 ساڵێکی پێویست بوو بێ و یا 10 ساڵێکی پێویست بێ دوای یەکێتی پارتی لە بەرەی کوردستانیا کۆبوو بێتنەوە ئەگەر بیرچوونەوەی 66 چەند ساڵێکی کەمی پێویست بوو 5 ساڵێکی پێویست بوو بێ ئەگەر بیرچوونەوەی شتانی دیکە پارتی گەل و ئەوانە کەمتری پێویست بوو بێ ئاڵای شۆڕش بە هەمان شێوە لێرە ئێمە لەبەرەوەی ئەو هەموو دیمەنەمان هەیە ئەو هەموو ڕقەمان هەیە کە بڵاو کراوەوە پەخش کراوە بەناو خەڵکە پێم وایە کاتێکی زۆر زیاتری پێچ بەڕێز بلێسا ئیسماعیل حەقی زۆر سوپاس بۆ بەشداریکردنت بەڕاستی تا ڕادەیەک تارماییەکەت لەسەر ڕووداوەکان لادا سوپاس بۆ ئێوە هاوڕێیان کە هەتاوەکو ئێستا بینەر و گوێگرمان بوون تکایە کەم تەرخەمی مەکەن لە گەورەکردن و لایکردن و یانیش کۆمنتکردنی کەناڵەکەمان و هەوڵ بدەن ئەو کەناڵە بە دۆست و هاوڕێیان بناسێنن ئەوانەی نەبوونەتە سوبسکرایب تکایە سوبسکرایبی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بکەن کاک بلێسە زۆر سوپاس دووبارە زۆر سوپاس بۆ تۆش وەڵای هیوادارم ئەم جۆرە میدیایە زیاتر بێت ئەم میدیایی تاکە کەسی ئێستا لە دنیا برێوی زۆرە پێم وایە ئەمە زیاتر خزمەتەکە ئەمە مۆدێرنترە لەوەی کە تا ئێستا بینی ومانە و زیاتر لە دنیاشە ئەمەی تر خەریکە براوەستێنێ بۆیە زۆر سوپاسی تۆکەم دەستخۆشی لە تۆش دەکەم سوپاس دووبارە بۆ ئێوە و بۆ هەموو بینەران و بەشدار بووان کاتێکی خۆش شەوێکی خۆش هەر بژیت